بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. بنران و بیسەرانی عزیزی کەناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێ و ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی باس و خواس بە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. ئازیزان و خۆشەویستان، تەوەرەی ئەم جارەی بەرنامەی باس و خواس لەسەر نۆمینەی حاجیانە، واتە نۆ ڕۆژی الحجة کە لەمڕۆوە دەستی پێکردووە و لە ئەم ڕۆژە پیرۆزانەیە چۆن ئەتوانین ئێمە پێشوازی لە ئەم ڕۆژە پیرۆزانە بکەین، هەروەها چ پەرستش و تاعات و عیبادەتێک لەم ڕۆژانە پێویستە و هەروەها پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم ڕۆژانەی چۆن بەرز ڕاگرتووە و تەوسیاتی سەروەرمان صلی الله علیه وسلم بۆ ئەم ڕۆژانە چی بووە. لە خزمەتتانین بۆ ئەڵقەی ئەم جارە بە هیوای ئەوەی خوای پەروەردگار لێمان قبول بکە ئینشاء الله. جەنابی مامۆستا بەخێر بن، زۆر خۆشحاڵ بووین، سوپاستان دەکەین بە ئامادەبوونتان. مەبەست لە نۆمینەی حاجیان واتە نۆ ڕۆژی الحجة چییە لە دیدی ئیسلامەوە؟ سەرەتا دەستخۆشیتان لێکم، زۆر سوپاس. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه أجمعين. طبعا ئەم ڕۆژە پیرۆزانەی کە ئێمە تی کەوتوین لەم ڕۆ کە یەکەمین ڕۆژی مانگی الحجەیە، یەکێکە لەو ڕۆژانە لەو کاتانەی کە خوای پەروەردگار سبحانه وتعالى لە قورئانی پیرۆزدا سوێندی بەم کاتانە خواردووە، بەم ڕۆژانەوە بە شەوەکانی خواردووە. بۆیە ئیسلام و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر ئیحتیمامیان پێداوە و هانی مسلمانانیان داوە ئەم ڕۆژانە بەڕاستی بە عیبادەت و تاعات بەسەربەرن و خۆیان لە گوناه و تاوان بپارێزن. و ئێمە ئەتوانی بڵین لە ڕوانگەیەکی ترەوە ئێمە وەکو مسلمان بە چ شێوازێک پێشوازی لەم ڕۆژە پیرۆزانەی مانگی الحجە بکەین. یەکەمین شت کە ئێمە ئەتوانین بڵین پێشوازی لەم مانگە پیرۆزە ئەەکەین، یەکەمین شت بە تەوبەیەکی صادق لە بینی خۆمان و خوای پەروەردگارە. کاتێک کە داخلی ئەم ڕۆژانە ئەبین، ئەم مانگە پیرۆزە ئەبین، ئێمە تەوبەیەک بکەین لە بینی خۆمان و خوای پەروەردگارە ئەو گوناهانەی کە کردومانە لە غەیری ئەم ڕۆژانەدا. کاتێک داخلی ئەم ڕۆژانە بووین، تەوبەیەک بکەین و نەگەڕێنەوە سەر گوناه و تاوانەکانمان. خواز دەفەرمێ سبحانه وتعالى: يا أيها الذين آمنوا توبوا إلى الله توبة نصوحا. ئەی ئەو کەسانەی کە ئیمانتان هێناوە، ئێوە تەوبەیەکی یەکجارێکی بکەن و مەگەڕێنەوە سەر گوناه و تاوانەکانتان. وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون لعلكم تفلحون. ئەی باوەڕداران، ئێوە بگەڕێنەوە بۆ خزمەت خوای پەروەردگار بە ئومێدی ئەوەی لە قیامەت و لە دنیاشدا سەربەرز و سەرفراز بن. بەڵێ مامۆستا، بۆ تەخسیسی ئەم دە ڕۆژەی کردووە لە کاتێکە ئێمە مانجێکمان مانجی عەرەبی بە تایبەت 28 یان 29 ڕۆژ ئەبێ تقریبا، بۆ ئیلا ئەم دە ڕۆژەی تەخسیس کردووە کە ڕۆژێکی پڕ بەرەکەت و فەڕ و خێرە؟ یەکەمین هۆ لەبەر ئەوەیە خوای پەروەردگار سوێندی بە شەوەکانی خواردو کە فەرمی والفەجر والەیال عەشر والشەفعی والوەتر. یەکێک لەو شتانە ئەوەیە کە بەڕاستی ئەمە خوای پەروەردگار سبحانه وتعالى سوێندی پێخواردو. دووهەمینیان یەکێک لە فەریزە گەورەکانی ئیسلام، لە پایەکانی ئیسلام کە فەریزەی حەجە، لەم ڕۆژانەدا جێبەجێ ئەبێ کە لە نۆی ئەم مانگەدا وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی الحجة عرفة، ئەبێ حاجیەکان لە عەرەفە بن. واتە حەجی حاجیەکانمان لەم نۆ ڕۆژە یاخود لەم دە ڕۆژەدا قبوڵە بێ و کە لە ڕۆژی دەهەمینە تقریبا کۆتایی دێتەوە و دێنەوە مینا و لە مینا ئەمێننەوە. و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە ئەفەرمێ أعظم الأيام عند الله يوم النحر ويوم القر. ئەفەرمێ گەورەترینی ڕۆژی ساڵ، ڕۆژەکانی ساڵ لە لای خوای پەروەردگار ڕۆژی سەربڕینە، ڕۆژی قوربانیکردنە و ڕۆژی 11هەمینە کە لە دوا ڕۆژی جێژن دێ. بۆیە ئەم ڕۆژانە بە زۆری ئەو ڕۆژانن کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و قورئانی پیرۆز سوێندی پێخواردەوە، پێغەمبەریش بۆی ڕوون کردوینەتەوە کە ئەم ڕۆژانە گەورەترینی ڕۆژەکانی ساڵن بەڕاستی. بەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لەم ڕۆژانەیە چۆن توانیوێتی پەرستشی تایبەت ئەنجام بدە، واتە عیبادەتی ئەم ڕۆژانە لەگەڵ ڕۆژانی ترا فەرق و جیاوازی هەیە؟ بەبێ گومان ئەو فەرمودەیەکمان هەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ
هیچ کار و کردەوەیەکی چاکەی ئینسانەکان نییە لە لای خوای پەروەردگار گەورەتر و لە ڕیوایەتێکی تردا ئەفەرمێ ئەحەبو ئیلی الله خۆشەویستتر بێ بەلای خوای پەروەردگار لە کار و کردەوەی چاکە لەو دەڕۆژەدا ئەنجا هەر لە ناوڕاست لە فەرمودەکەی هاتووە ئەفەرمێ ئەو دەڕۆژەی مانگی زیلحیجە پرسیاریان کرد ئەی پێغەمبەری خوا وەلە الجیهاد فی سەبیل الله کە جیهاد گەورەترینی کار و کردەوە چاکەکانە لە ئیسلامدا فەرمووی جیهادکردنی لە پێناوخوادا بەقەی کار و کردەوە لەم دەڕۆژەدا کار و کردەوەی چاکە گەورەتر و خۆشەویستتر نییە بەلای خوای پەروەردگارەوە ئیلا پیاوێک ئیلا موسڵمانێک لە ماڵی خۆی دەرچێ بە نەفسی خۆی بە ماڵ و سامانەکەی خۆی دەرچێ بۆ جیهاد بچێ نەگەڕێتەوە بۆ خۆی شەهید بێ و ماڵ و سامانەکەشی لە پێناوخوادا هەمووی بەخشی بێ ئەفەرمێ ئیلا ئەم کەسە نەبێ ئەجنە هیچ تاعات و عیبادەتێک لە خزمەت خوای پەروەردگارە بۆ خوای پەروەردگار بەقەدەر کار و کردەوەی چاکە لەم دەڕۆژەدا گەورەتر و خۆشەویستتر نییە بۆیە ئەتوانی بڵین ئیسلام و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تایبەتمەندێکی داوە بەم دەڕۆژە ئێمەش بەڕاستی وەکو موسڵمان ئەبێ زۆر یعنی بە دڵ و دەروونێکی خۆشەوە وا بزانین شتێکی زۆر خەڵاتێکی زۆر گەورەمان بۆ هاتووە کە خوای پەروەردگار تەمەنی گەیانووین تا ئەم دەڕۆژە بتوانین زۆرترین پەرستش و زۆرترین عیبادەت و تاعەت و خواناسییان تیا ئەنجام بدەین. بەڵێ خۆی ساڵانە قسەیەکی کوردەواری هەیە کە دەڵێ نیەتی ڕەمەزان جەژنی قوربان جیاوازی لە ساڵانی عەرەبیە بڵێن لە مانگی عەرەبیە دروست ئەبێ ئەمساڵ بڕیار وا بوو مەسەلەن لە 22 مانگ جەژنی قوربان بێ بەڵام هاتوۆتە 21 کە ئێستا 9 ڕۆژی ماوە بڵێن بەمڕۆ بۆ ئەم فەرق و جیاوازیە لە دەڕۆژەکەیە فەرق ئەکا بۆ ئینسان لە تاعەت و عیبادەتە؟ نا ئێستا بۆ نەبڵین ئەمڕۆ یەکی مانگی ذیلحیجە ئەمڕۆ هەتاکو نۆ ڕۆژەکە هەتاکو نۆی مانگ عەرەفەیە ڕۆژی داهەمین ئەبێ بەچی ڕۆژی داهەمین ئەبێ بە ڕۆژی حەج واتە ڕۆژی داهەمین ڕۆژی جێژنی قوربانە ئەم دەڕۆژە ئەگەر پێش و پاش بکەوێت لە بۆ ئەو مانگی زیلحیجە هیچ فەرق و جیاوازێکی نییە بۆ دەڕۆژەکە بۆ لەبەر ئەوەی کە ڕۆژێک هاتۆتە پێش مانگی زیلقەعیدە 29 بۆ 30 نەبووە بەڵام ئەم لە سەرەتاوەیەتی لە یەکی مانگەوە دەست پێەکە هەتاکو دەی مانگ و یانزەی مانگی بەو فەرمودەی کە ئەفەرمێ یوم القەڕی واتە ڕۆژی یانزەهەمین کە حاجیەکان لە عەرەفە ئەگەڕێنەوە دێن لە مینا ئەوەستنەوە و لە مینا ئیسراحە دەکەن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ ئەو ڕۆژانە گەورەترین و خۆشەویستترین ڕۆژەکان بەلای خوای پەروەردگار سوبحانەهو وتەعالا. مامۆستا گومانی نییە کە خوای پەروەردگار لە قورئانە هەر ئاەتێک نازل بکە و بینێرێتە خوارەوە ئیلا بە مەبەست بۆچی وەلفەجر دواتر وەلەیالین عەشر مەبەست لە فەجر چییە؟ تەمان زانایان ڕێی جیاوازیان هەیە هەندێکە فەرمونون سەرەتای بەیانی ڕۆژی عەرەفەیە هەندێک لە زانایان وا ئەفەرمون و بەشێکی لە زانایان ئەفەرمون هەر مەبەستی پێ بەرەبەیانی هەموو بەرەبەیانیەکان بۆ لەبەر ئەوەی ئەو کاتە بەلای خوای پەروەردگارەوە ئەو شتانی کە پیرۆزن خوای پەروەردگار سوێندی پێ خواردون بۆیە لە دواییشە ئەفەرمی وەلەیالین عەشر ئینجا زانایان ڕەحمەتی خۆیان لێبێ ئەفەرمون لە ڕۆژەکانی ساڵە ئەم دەڕۆژە گەورەترینی ڕۆژەکانی ساڵن بەڵام لە شەودا ئەو دەشەوەی کۆتایی مانگی ڕەمەزان گەورەترینی شەوەکانی ساڵن بۆیە ئەبێ ئێمە ئەو جیاوازیە بکەین بەڕاستی چۆن قورئان لە دەشەوی کۆتایی مانگی ڕەمەزان هاتووتە خوارێ و زۆربەی ڕیوایەت و ڕەئەکان ئەوە ئەگەیەنێ بیر و بۆچوونەکان کە لە 27 ڕەمەزان هاتووتە خوارێ بۆیە ئەو شەوانە پیرۆز بوون و بۆیەش ئەم ڕۆژانە پیرۆزن لەبەر ئەوەی حاجیەکانمان لەمڕۆ سەرقاڵی تاعەت و عیبادەتێکی زۆرە بن و کۆتا ڕۆژیان کە نۆی مانگە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی الحجة العرفة ئەبێ حاجیەکان لە عەرەفە بن ئەمەش ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە باسی ڕۆژووی عەرەفەیە ئەفەرمێ أحتسب على الله أن يكفر السنة الماضية والسنة الباقية یانە فەرمێ ئەو ساڵەی پێشوو لە ساڵێکی داهاتووە هەر کەسێک لە ڕۆژی عەرەفەدا بە ڕۆژوو بێ خوای پەروەردگار لە گوناهی ساڵێک لەوە پێشی خۆش بێ و لە ساڵێک لەوە دواشی خۆشە بێ بۆیە چۆن لە ڕەمەزانە قورئان هاتۆتە خوارێ و لەم دەڕۆژەشدا بەڕاستی لەم دەڕۆژەیە عیبادەت و تاعەت و خواناسی ئەکرێ. باش وەجهی شەبەه لە نێوان دەڕۆژی کۆتایی مانگی ڕەمەزان و دەڕۆژی سەرەتای مانگی الحجە چییە؟ واتە لە حاڵەتێکە
ئینسان لە دەشەوی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان تاعات و عیبادەتێک ئەنجامەدا هەموو ئەزانین کە خێر و بەرەکەتێکی زۆر زۆری هەیە. وەزهی شەبەه لە نێوان ئەم دەشەوەی مانگی الحجة و دەشەوی کۆتایی مانگی ڕەمەزان چییە؟ بەڕاستی ئەوەیە، یعنی ئێمە ئەبێ ئەوە بزانین کە تاعەت و عیبادەت لە هەموو کاتەکانە مادام فەرمانی خوای پەروەردگار جێبەجێ ئەەکەین، هەر کەسە و پاداشتێکی خۆی هەیە بەقەدەر نیەتەکەی خۆی چەندە. طبعاً هەر عیبادەتێکەکەی بێ دوو شەرتی تیا بێ. شەرتی یەکەمیان ئەوەیە خالیسەن مخلیسەن بۆ خوا بێ، هیچ مەبەستی پێ هیچ شتێکی تر نەبێ ئیلا ڕەزامەندی خوای پەروەردگار نەبێ. و مەبەستی دووهەمینیان ئەوەیە موافقەی قورئان و سنت بێ، ئەو عیبادەتەی تۆ ئەیکەی موافقەی قورئان و سنت بێ، واتە خوا سبحانه وتعالى و پێغەمبەرەکەی بەو عیبادەتە ڕازی بن، داوای ئەو عیبادەتیان کرد بێ تۆ لە خۆتەوە عیبادەتێکدا نەهێنی کە نە خوا سبحانه وتعالى نە پێغەمبەرەکەی باسییان نەکرد بێ. کەواتە هەموو عیبادەتەکان ئەتوانین بڵین تایبەتمەندێکی خۆیان هەیە. و لە ڕەمەزاندا چۆن تایبەت کراوە بە ڕۆژوەوە کە یەکێکە لە پلە و پایە گەورەکانی ئیسلام، ئەتوانین بڵین سێم پایەی ئیسلامە. و لەم مانگەشدا کە مانگی ذی الحجەیە ئەتوانین بڵین چییە؟ حەجی تایە کە چوارەمین یاخود پێنجەمین پلە و پایەی ئیسلام و دینداری و مسلمانەتی ئینسانی مسلمان. بەڵێ سەبارەت بە مەوسمی حەج لە حەجە و لە ڕۆژانی سەرەتا و کۆتایی ئەم مەوسمە کۆمەڵێک حاجیان ڕوو لە ماڵە پیرۆزەکەی خوای پەروەردگار ئەکەن لە سعودیە و لە مەکە. طبعاً پاداشتێکی زۆر گەورەی هەیە. حەج خاڵی بوونەوەیە لە تەواوی ئەو پاکبوونەوەی لە تەواوی و گوناه و تاوانانەی ئینسان لە ڕابردووە ئەنجامی داوە. هەر حاجیەک خۆی بۆ خۆی لەم دەڕۆژەیە لەو شوێنە پیرۆزانە عیبادەت ئەنجام بدا بە چەند مزاعەفە؟ واتە عیبادەتی چۆنچۆنیە وەکو ئێمە وایە یاخود جیاوازە؟ طبعاً بە تایبەت حاجیەکان ئەوەی کە حەجی ماڵی خوا ئەکا ئەو بە فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو کەسەی حەجی ماڵی خوا ئەکا خوای پەروەردگار لە گوناهەکان پاکی ئەکاتەوە کەما وەلەدەتهو ئومه، چۆن لە دایک بووە هیچ گوناه و تاوانێکی پێوە نەماوە ئەم کەسە بەو شێوەیە لە گوناه و تاوان پاک ئەبێتەوە. و فەرمودەمان هەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەر کەسێک نوێژەی لە کەعبەدا بکا بە 100,000 نوێژە. باشە ئەمانە ئەجا زانایانە فەرمونون ئەمە بەس بۆ عیبادەتە، بەس بۆ عیبادەت و تاعەتە. هەر کەسێک گەر عیبادەت و نوێژێک بکە بە 100,000 یەک ڕکعات نوێژ بکە بە 100,000 ڕکعات نوێژ وایە. بەڵام خوا پەناماندا ئەگەر کەسێک گوناهێک بکە لە مەکەیە یاخود لە بەیت الحەرامە، زۆربەی زانایانە فەرمونون هەر خوای پەروەردگار بە گوناهێک لە سەریە نووسێ ئەوەش سۆز و میهرەبانی خوای پەروەردگارە لەگەڵ بەندەکانی خۆیدا. بەڕاستی ئێمە لە ئەم ڕۆژانەیە چی عیبادەتێک ئەنجام بدەین باشە؟ بەنمونە ڕۆژوگرتن، شەو نوێژ، ئەمر بە چاکە و نەهی لە خراپە، یاخود عیبادەتێکی تایبەت هەن بەم ڕۆژانەوە؟ طبعاً ئێمە یەکێک لەو عیبادەتانەی کە هەر کەسێ خوای پەروەردگار فەزل و گەورەی لەگەڵ بکە یاخود پێی ببەخشێ ئەوەیە کردنی حەجی ماڵی خۆیەتی یاخود ئەمرەیە. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام فەرمێ العمرة إلى العمرة كفارة لما بينهما والحج المبرور ليس له جزاء إلا الجنة. أفرمي أو عمريك بو عمريك خواي پروردگاري كا بكفارتي گناهكان، يعني لگناهكان باكتانا كاتوا. أفرمي أو كسيك حجي مالي خواي پروردگاركا هیچ پاداشتێکی نییە ئیلا خوای پەروەردگار لە بەرامبەر کردنی ئەو حەجەدا ئەنجامدانی ئەو حەجەدا خوای پەروەردگار سبحانه وتعالى لە گوناه و تاوانەکان پاکی ئەکاتەوە لە بەرامبەر ئەوەدا ئیخاتە بەهەشتەکەی خۆیەوە. ئەمە یەک. دووهەمینیان ڕۆژوگرتن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە خوای پەروەردگارەوە فەرمودەیەکی قسیمان بۆ جێڕێتەوە فەرمێ كل عمل ابن آدم له إلا الصيام فإنه لي وأنا أجزي به. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام فەرمێ خوای پەروەردگار فەرموویەتی هەموو کار و کردەوەی ئینسانەکان مرۆڤەکان هەموو کار و کردەوەکانیان بۆ خۆیانە ئیلا ڕۆژوو نەبێ، ڕۆژوو بۆ منەوە هەر من بۆ خۆم ئەزانم چۆن پاداشتیانە دەمەوە، هەر من بۆ خۆم پاداشتیانە دەمەوە. بەڵام ئەگەر دیقەت بگرین لە فەرمودەیەکی تایبەتە نەهاتووە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتبێ فەرمووی بێتی پێغەمبەر هەر نۆ ڕۆژەکە بە ڕۆژوو بووە. بەڵام ئەوەندە هەیە مادام کردەوەی چاکە بەڕاستی ڕۆژوگرتنیش لەسەر و هەموو کردەوە چاکەکانەوەی بۆ لەبەر ئەوەی ڕیای تیانە و تایبەتیشە بە ڕەزامەندی خوای پەروەردگارە و زانایانە فەرمونون لەبەر ئەمە ڕۆژوش
لە کار و کردەوە چاکەکانە ئەتوانین بڵین ڕۆژوگرتن یەکێکە لە کردەوە چاکەکان ئینسانی مسلمان ئەتوانێت بیکە. شتێکی تر کە ئێمە ئەتوانین بیکەین لەم ڕۆژانەدا کار و کردەوە چاکان نوێژکردنە. نوێژکردن ئەوە نوێژە فەرزەکان ئەوە بێ ئینسانی مسلمان بەردەوام پێوەیان پابند بێ، بەڵام ئەوەی کە نوێژی فەرزەکە ئەگەر بۆی بکرێ و خی پەروەردگار یارمەتی بدا نوێژەکان بە جەماعەت بکا لە مزگەوتە. بۆ لەبەر ئەوەی ئەوە فەرمودەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ هەر کەسێک نوێژێک بە جەماعەت بکا خی پەروەردگار بە 27 نوێژ بۆی ئەژمارەکە، لە ڕێواتێکە ئەفەرمێ بە 25 نوێژ. ئەمە نوێژە فەرزەکان، بەڵام نوێژە سونەتەکان من و تۆی مسلمان با زیاتر و زیاتر لەم 9 ڕۆژەدا پێوەیان پابند بین و زیندویان بکەینەوە بە ئومێدی ئەوەی خی پەروەردگار گەورەترین چاکەمان بۆ بنووسێ و هەر خی پەروەردگارە فەرمێ وما يزال عبدي يتقرب إلي بالنوافل حتى أحبه. ئەفەرمێ خی پەروەردگار سبحانه وتعالى بەندەکانم لە من نێزیگە بنەوە بە سونەتەکان بەکردن و ئەنجامدانی سونەتەکان، ئەوەندە نوێژی سونەت دەکەن، ئەوەندە سونەتەکان جێبەجێ ئەەکەن و زیندویانەکەنەوە وان لێدێ حتى أحبه هەتا من ئەو بەندەی خۆم خۆشەوێ. و هەر کەسێکیش خی پەروەردگار خۆشی بوێ جار ئەدا لە ناو مەلایکەتەکانە ئەوە خی پەروەردگار فڵان کەسی خۆشەوێ ئەی مەلایکەتەکان ئێوە خۆشتان بوێ و خی پەروەردگارە فەرمێ ئەی مەلایکەتەکان ئێوە بچن لەسەر زەویشدا بانگ ڕابێڵن خی پەروەردگار فڵان کەسی خۆشەوێ و ئێمەش خۆشمانەوە ئەی مرۆڤەکان ئێوەش خۆشتان بوێ. کەواتە ئەمەی بەچیە بە هۆکاری کار و کردەوەی چاکەیە بە زیندوکردنەوەی سونەتەکانە. کۆتاشت کە من لەو عیبادەتانی کە باسی بکەم لە خزمەتتانە ئەوەیە تەکبیرکردن، الله ئەکبەر، الحەمدولله، سبحان الله، ئەمانە لە ڕیوایەتێکە هاتووە کە عەبدوڵڵای کوڕی عومەرە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی ما من أيام أعظم عند الله ولا أحب إليه العمل فيهن من هذه الأيام العشر فأكثروا فيهن من التسبيح والتحميد والتهليل والتكبير. پیغمبری خوا صلی الله عليه وسلم فرموویەتی هیچ کار و کردەوەی بەندەکان بەلای خوای پەروەردگارەوە خۆشەویستتر نین لە کار و کردەوەی چاکە لەم ڕۆژانەدا لەم دە ڕۆژەدا و ئەفەرمێ ئێوە زۆر الحەمدولله بکەن، زۆر سبحان الله بکەن، زۆر الله ئەکبەر بکەن، زۆر ئەستەغفر الله بکەن. کەواتە ئێمە ئەتوانین بڵین مرۆڤی مسلمان ئەتوانێت لەم ڕۆژانەدا بەو زیکر و تەهلیلانەوە بەڕاستی خۆی کاتەکانی خۆی بەسەر بەرێ و قورئان خوێندنیش ئەوە گەورەترینی زیکر و یادی خوای پەروەردگارە سبحانه وتعالى. بەڵێ خوێندنەوەی قورئان، ئاەتەکانی قورئانی پیرۆز بە هەمان شێوە فەزڵ و پلەپایەکی گەورەی هەیە لەم ڕۆژانە. بەبێ گومان ئێمە ئەو فەرمودەی کە هەمانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ هەر کەسێک حرفێک لە قورئان بخوێنێ خوای پەروەردگار دە چاکەی بۆ ئەنووسێ و دە خراپەشی لێ ئەکاتەوە لە ڕیوایەتێکە ئەفەرمێ دە پلەپایەشی دە دەرەجەشی بەرز ئەکاتەوە لە لای خۆی. ئەفەرمێ من ناڵم ئەلیف لام میم حرفێکە، ئەڵێم وەلاکین ئەلیف حرف وەلام حرف ومیم حرف. ئەلیف حرفێکە، لام حرفێکە، یعنی تۆ بەس ئەگەر لە قورئاندا کە بڵێ ئەلیف لام میم سی چاکە بۆ ئەنووسێ، سی خراپە و لێ ئەبێتەوە، سی دەرەجەش سی جار پلە و پایەش لە لای خوای پەروەردگار بەرز ئەبێتەوە. بۆیە قورئان گەورەترین ذیکر و یادی خوای پەروەردگارە. ئەگە هەر کەسێک خوای پەروەردگار لەگەڵی بەکەرەم بێ، سۆز و میهرەبانی خۆی بەسەرا ڕشت بێ، ئەم کەسە بتوانێت زۆرترین کاتەکانی خۆی بە قورئان خوێندن بەسەر بەرێ، بەڕاستی گەورەترین تاعەت و عیبادەتی ئەنجام داوە. هەر لە قورئانی پیرۆزە کە لە فەرمودەیەکە هاتووە ئەڵێ إن العشر عشر الأضحى والوتر يوم عرفة والشفع يوم النحر. أما لفرموديشي صحيحة هاتوا كإمام أحمد رواياتي كردوا ما بس لشفع ويتر شيء ما مصطفى. طبعا ويتر ئێمە ئەڵەی نۆیمان نۆیەکە ویترە کە بوو بە عەشر بە ڕۆژی جێژن ئەوە ئەبێ بە عەشر، یعنی ڕۆژەکان جوود ئەبێتەوە، یعنی ئەبێ بە دە ڕۆژ. کەواتە جا ئەفەرمێ چی حەدیثەکە ئەفەرمێ ڕۆژی دەهەمین چییە؟ قوربانی تیاکرێ یەوم النەحری. ئەفەرمێ قوربانی تیاکرێ، واتە مەبەست پێی لە شەفعەکە ڕۆژی دەهەمینە کە ڕۆژی یەکەمین ڕۆژی مانگی قوربانی پیرۆزە بەڕاستی. بەڵێ ڕۆژووی ڕۆژی عەرەفە وەک جەنابەت فەرموود کە لە فەرمودەکە هاتووە ساڵێکی پێش و ساڵێکی پاش ئەوەش گوناهی ئینسان ئەتوێنێتەوە ئەیسڕێتەوە. جگە لە ڕۆژووی مانگی ڕەمەزانی پیرۆز بە دووەم ڕۆژوو دێ کە فەزڵ و پلەپایی گەورە بێ؟ بەڵێ بەبێ گومان ئەو فەزڵ و پلەپایە ئێمە فەرمودەمان هەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ
هەر کەسێک یەک ڕۆژ بۆ خی پەروەردگار بە ڕۆژوو بێ لەبەر خاتری خوا بە ڕۆژوو بێ خی پەروەردگار سبحانەوە وتعالى 70 ساڵ یان 70 پاییز لە ئاگری دۆزەخ دووری ئەخاتەوە کەواتە ئەگەر ئەمەشیان بڵین ئەم بە بەڵگەی ئەم فەرمودەیە ڕۆژوەکان ڕۆژوگرتن لەم دە ڕۆژەدا بەڕاستی ڕۆژوویەکی گەورەیە و ئەتوانین بڵین لە دوا ڕۆژووی مانگی ڕەمەزان و لە دواش مانگی شەشەڵانی ئەو 6 ڕۆژەی مانگی شەشەڵان یەکێک لەو شتانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو ڕۆژانەی بە ڕۆژووبوون موژدەی داوە ڕۆژی مانگی عەرەفەیە کە ئەفەرمێ ئەبێتە کەفارەت و سڕینەوەی 2 ساڵی گوناه و تاوانی ئەو کەسەی کە تایە بە ڕۆژوو بووە. بەڵێ خی پەروەردگار لە قورآنی پیرۆزە ئەفەرمێ من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له وله أجر كريم لسورة حديد آيات 11 لە ئەم ڕۆژانەیە ئینسان سەدەقە بکە ببەخشێ خێر و بەرەکەتێکی زیاتری هەیە بەبێ گومان من یەکێکی تر لەو شتانە ویستم باسی بکەم خێرکردن و ماڵبەخشینە لەم دە ڕۆژەدا خواي پروردگار سبحانه وتعالى وآياتي برز خوينته وأم آياتج يا أيها الذين آمنوا أنفقوا مما رزقناكم من قبل أن يأتي يوم لا بيع فيه ولا خلة ولا شفاعة والكافرون هم الظالمون أي أو كساني كإيمان تانية أما تايبة بباوردارة فرما أي أو كساني كباور تانية أو لو مالو ساماني كهتانو خواي پروردگار بي بخشيون بي بخشن پێش ئەوەی ڕۆژێک بێ نەکڕین و فرۆشتنی تایە نەبرا بە برا ئەگا نەدۆست بە دۆست ئەگا یعنی کەس هیچ کەسێک فریا هیچ کەسێک ناکەوێت وەلا شەفاعە و تکای هیچ کەسێکی ژوەر ناگیرێ ئیلا ئەو کەسەی کە خی پەروەردگار لە قیامەتە ڕێگای پێدا کە پێغەمبەری خۆیان شەفاعەت بکە والکافرون هم الظالمون و زانایانە فەرمون مەبەست پێی کافر ئەو کەسەیە کە ماڵی زەکاتی هەیە و زەکاتی ماڵەکەی نادا یاخود خی پەروەردگار سامانێکی پێبەخشی و سەدەقە و خێری لێ ناکە ئەڵێ ئەوانە ئەو کەسانن کە زوڵ مستەمیان لە خۆیان کردووە ئەنجا خی پەروەردگاریش ئەو ئاەتی کە بە ڕێزی خوێنتەوە ئەفەرمێ من ذا الذي يقرض الله قرضا حسنا کێ هەیە قەرز با بە خی پەروەردگار جا فەرمێن دێ لە سەحابەکان فەرمیان ئایا خی پەروەردگار ئەی پێغەمبەری خی پەروەردگار قەرزی ئەوێ فەرمووی نە ئەمە مەبەست پێ ئەوەیە کە بەندە چاکەکانی خۆی هان بدا ئەگەر کەسێک ئەگەر من و تۆ لەم دنیاەدا دەستی خزمێکی خۆمان ڕەفیقێکی خۆمان هاونیشتیمانێکی خۆمان دراوسەیەکی خۆمان بگرین کە فەقیر و هەژارە ئەوە ئێمە مادام لە بۆ ڕەزامەندی خوا ئەو ماڵەمان بەخشیوە ئەو سەدەقە و خێرەمان کردووە ئەوە با دڵنیابین خی پەروەردگار سوبحانەهو وتەعالە لە قیامەتە پاداشمان ئەداتەوە و ئەوەندەی کە ئێمە بەخشیمانە بە چەندەها قات پاداشمان ئەداتەوە و ئەبێ ئێمە یەکێکی تر لەو شتانی کە لەم مانگی زیلحیجەیە ئەکرێ لەم دە ڕۆژەدا ئەکرێ قوربانیکردنە ئەویش بەشێکە لە سەرفکردنی ماڵ و سامانی ئینسانەکان بۆ خی پەروەردگار خی پەروەردگار سبحانەهو وتەعالە لە ئاەتەکەدا فەرمێ خی پەروەردگار گۆشتەکەی ناوێ خوێنەکەی ناوێ وەلاکیننی تەقوا مینکم خی پەروەردگار پارێزکاری لە ئێواوێ بۆیە ئێمە کاتێک کە لەم دە ڕۆژەدا بە ڕۆژوو ئەبین ذیکر و تەهلیلە ئەکەین قورئانە خوێنی کار و کردەوەی چاکە ئەکەین کە پێغەمبەری خوا فەرمێ کار و کردەوەی چاکە یەکێک لە کار و کردەوە چاکەکان چیە ماڵبەخشینە لە پێناو خی پەروەردگارە بە ئەو کەسانە دڵنیا بن کە ماڵ و سامانەکەیان ئەبەخشن لە پێناو خی پەروەردگارە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەفالەتی ئەوەی کردووە کە فەرمێتی ما نەقەسەت صەدەقەة من مال ما نەقەسەت ئابە و شێوەیە ئەفەرمێ هیچ ماڵ و سامانێک کە تۆ لێی ئەبەخشی بەهۆی ئەو بەخشینەوە کەم ناکە خی پەروەردگار بەرەکەتی تێخا بەڕاستی بەڵێ باشە دوورکەوتنەوە لە گوناه و تاوان لەم ڕۆژانەیە لەگەڵ ئەنجامدانی چاکە ئەگەر پێچەوانەکەی بێت نزیک بوونەوە لە گوناه و تاوان و ئەنجام نەدانی چاکە ئەم ئینسانە تووشی چ عقوبەیەک ئەبێ لە لای خی پەروەردگار بەڕاستی ئێمە یەکێک لە ئەو شتانی کە ئەتوانی بڵێ ئینسانی مسلمان پێشوازی لەم دە ڕۆژە بکە یەکێک لەو شتانە چۆن تەوبەکردنە لە پێنە لەم ڕۆژانەدا لە خزمەت خی پەروەردگارە بەڕاستی دوورکەوتنەوەشە لە گوناه و تاوان و سەرپێچی ئێمە ئەڵێین خی پەروەردگار سوبحانەهو وتەعالە باڵێنی داوە ئەوەی کە لەم ڕۆژانەدا کار و کردەوەی چاکە ئەکان پلە و پایەکەیان زۆر بەرزە بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەو کەسەی کە نیەت دێهێنێ بۆ کار و کردەوەیەکی چاکە کە بیکە ئەگەر کار و کردەوە چاکەکەی کرد ئەوە خی پەروەردگار دە ئەوەندەی چاکە بۆ ئەنووسێ 1 بە 10
و ئەگەر نیەتی هێنا و بەڵام چاکەکەی بنەکرد خی پەروەردگار سبحانە وتەعالا چاکەیەکی هەر بۆ نووسێ بەڵام ئەو کەسەی کە نیەتی هەبوو گوناه و تاوانێک بکە بەڵام گوناه و تاوانەکەی کرد خی پەروەردگار هەر یەک گوناه و تاوانی بۆ نووسێ بەڵام ئەگەر نیەتی هێنا و گوناهەکەی نەکرد خی پەروەردگار چاکەیەکی بۆ نووسێ کەواتە ئێمە ئەڵین بە دەلیل و بەڵگەی ئەم فەرمودێ ئەڵین ئەگەر خەڵکەکان مسلمانان مرۆڤەکان گوناه و تاوان بکەن خوا پەنامان بدا هەر ویست و سۆز و میهرەبانی خی پەروەردگار لەگەڵ بەندەکانی خۆیدا ئەوەیە خی پەروەردگار هەر یەک گوناه بۆم کەسە ئەنووسێ ئەگە هەر کەسێک گوناهێکی بکردایە و یەک بەدە و یەک بە 21 بە 1000 و ئەوانە وایە ئەم کەسە هەر لە گوناهی خۆی داخەرقە بوو بەڵام ویستی خی پەروەردگار وایە لەم ڕۆژانەدا ئەگەر کەسێکیش گوناه و تاوان بکە هەر خی پەروەردگار ئینشاءڵڵا هەر یەک گوناهی بۆ نووسێ پێشتری جەنابەت فەرمووت و هەروەکووە بیرهێنانەوەیەک بۆ بینەران حافظی کوڕی حەجەر لە فتحە فەرمێت والذي يظهر أن السبب في امتياز 10 ذي الحجة لمكان اجتماع أمهات العبادة وهي الصلاة والصيام والصدقة والحج ئەمانەش کۆمەڵە گڕوکنن لە ئەرکانەکانی ئیسلام دوای شایەدومان طبعاً ئەم ڕوکنانەی کە لە ئیسلامە وەکو پرەنسیپ و مەبدە دانراون هەمووی کۆکراوەتەوە لەم دە ڕۆژەیە حکمەتی چییە؟ طبعاً حکمت ئەوەی ئێمە ئەیزانی شەر نییە هەموو شتەکانی ئێمە بیزانی ئەوەیە بەڕاستی خی پەروەردگار سبحانه وتعالى و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ویستیان وایە کە مرۆڤەکان کاتێک فرسەیەکیان بۆ دەرەکەوێ و فرسەیەکیان بۆ هەڵەکەوێ کاتێکیان بۆ ئەڕەخسێ کە لە گوناه و تاوانەکان یعنی دوور بکەونەوە یاخود وەکو هاندانێک بۆ کار و کردەوەی چاکە لەوانەیە ئەگەر بڵین ئەم دە ڕۆژەش وەکو ڕۆژەکانی وەک تروابێ خەڵک بەو گەرم و گوڕیەوە بە پیر ئەم دە ڕۆژەوە نێن و کار و کردەوەی چاکەی تیا نەکەن بۆیە زانای ڕەحمەتی خۆیان نەبێت یەکێک لە حیکمەتەکان ئەوەیە وەکو هاندانێک بۆ کەسی مسلمان کە لەم دە ڕۆژەدا بتوانن گەورەترین چاکە و عیبادەتی تیا بکەن و بتوانن ئەم دە ڕۆژە ببێتە هۆکاری ئەوەی کە ئەم کەسانە لە گوناه و تاوانەکان دوور بکەنەوە و بە کار و کردەوەی چاکە خۆیان لە گوناه و تاوانەکان داماڵێنن بینی خۆیان و خی پەروەردگار تەوبەیەکی نەسوح بکەن بەڕاستی لە هەمانم عیبادەتانەیە کە دوای ئیستیغفار و دوای تەوبەکردن و دوای تەهلیل و تەحمید بر الوالدین یەکێکە لە ئەو ئەسبابانەی کە ئینسان والەیەکا بەرەو بەهەشت ببا چاکبوون لەگەڵ باوکو و دایک و سەردانیکردن و گەیاندنی سیلەی ڕەحم لەم ڕۆژانەیە پێویستە بەبێ گومان من ویستم لە کۆتاییدا یعنی کۆتاشت باسی ئەوە بکەین هەموو کار و کردەوە چاکەکانن یاخود هەر بەس ئەمانەی کە لە فەرمودەکانە باس کراون بەس ئەوەندە نەخێر بەبێ گومان زانای ڕەحمەتی خۆیان لێبێ ئەفەرمون هەموو کار و کردەوە چاکەکان لەم دە ڕۆژەدا کە ئینسانی مسلمان بیانکە لە ڕۆژەکانی تر جیاوازن ئەفەرمون قیراءەتی قورئان بۆ خۆت قورئان بخوێنی و خەڵک فێرکەی باشە بینی خۆت و خواتەوە بۆ ئیستیغفار بکەین چاکەکردن لەگەڵ دایک و باوکتا سەردانیکردنی خزم و کەسوکاری خۆت و سەلامکردن لە یەکتر ئەگەر خی پەروەردگار ماڵ و سامانی پێدای بتانی خواردن و خواردنەوە بدەی بە خەڵک بە خەڵکانێک کە فەقیرون و پێویستیان بەوەیە خەڵکانێک هەن شەڕ و ئاژاویان لە بینایە تۆ بتانی ئیسلاحیان بکەیت بتانی سڵح و سەلاحەت لە بینیانە بکەی بەڕاستی ئەمانە هەمووی کار و کردەوەی چاکەن و ئەم کار و کردەوە چاکانە لەم ڕۆژانەدا لەگەڵ ڕۆژەکانی تردا بەڕاستی جیاوازیان هەیە فەرمانکردن بە چاکە و ڕێگرتن لە خراپە و پاراستنی زوبان لە غەیبەت لە قسەی ناشرن و چاکەکردن لەگەڵ دراوسەکان و ڕێزگرتن لە میوان و ماڵبەخشین لە پێناو خی پەروەردگاردا و ئەگەر ڕێگای مسلمانان ناڕەحەتیەکی تیاابێ وەکو حەدیسەکە ئەفەرمێ چاکەکردن هەفتا و ئەوەندەیە لای کەمی لای بەرزی لا إله إلا الله و لای کەمی ئەوەی ئیماتەة العەذا عن الطریق یعنی شتێک بۆتە هۆی ئەزیێتدانی خەڵک لە ڕێگاوبانەکە تۆ بتوانی لای بەری ئەمانە هەمووی کار و کردەوەی چاکەن و زانای ڕەحمەتی خۆیان لێبێ ئەفەرمون ئەگەر تۆ یعنی خزمەتی ماڵ و منداڵی خۆت بکەی منداڵەکانی خۆت بکەی نەفەقەیان نەکێشی لەم دە ڕۆژەدا ئەگەر زیاتر خزمەتیان بکەی لە ڕۆژەکانی تر
جیاوازی هەیە و خێر و پاداشتی جیاوازی هەیە و ئەگەر بتوانانی کەسێک ماڵ و سامانی هەیە کەفالەتی هەتیوی کردووە لەم دە ڕۆژەدا بتوانێت پارەکەیان بداتێ ئەو شتێک کە کەفالەتی کردووە بتوانێت پێیان ببەخشێ و خێر و پاداشتەکەی لە ڕۆژەکانی تردا جیاوازە و سەردانیکردنی نەخۆش و ئەگەر برایەکمان خوشکێکمان پێویستیەکی هەیە تۆ بتوانانی لەم دە ڕۆژەدا پێداویستەکەی بۆ جێبەجێ بکەی ئەوە ئەم کار و کردەوە چاکانە لەم ڕۆژانەدا گەورەترن لە غەیری ڕۆژەکانی لە غەیری ئەم دە ڕۆژە بەڕاستی هەمووی بە زەئیف حیسابە بەڵێ بە دووبارە و سێبارە و دەبارە و ئەوەی کە خوای پەروەردگار ویستی لێ هەتاکو ئەو کاتەی خوای پەروەردگار ویستی لێ ئەم کار و کردەوە چاکانە بەڕاستی بەردەوام بەرزە بنەوە و کۆتاشتیش ئێمە بتوانین بیکەین بەردەوام ئەوەندەی کات و مەجالمان هەیە بەشێکی کاتەکانی ڕۆژمان بەڕاستی بە سڵاواتدان لەسەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بەسەر بەرین و زۆرترین کات بتوانین سڵاوات بدەین لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکە فەرمێ هەر کەسێک سڵاواتێک لەسەر من بدا ئەوە خوای پەروەردگار دەجار سڵاواتی لەسەر ئەدا نوێشکردن بە جەماعەت هەمان خێر و بەرەکەتی بەبێ گومان جیاوازی هەیە لە ڕۆژەکانی تردا لە ڕۆژەکانی ساڵدا لەگەڵ ئەم دە ڕۆژەدا چۆن ئینسان بتوانێت ڕۆحی خۆی بگەێنێ بە حاجیان واتە هەمان شعور و هەست و نستی ئەوانی هەبێت لێرەوە بتوانێت وەکو ئەوان عیبادەتێک ئەنجام بدە بەڕاستی ئێمە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسلام فەرمێ ئینەمە الأعمال بالنیات ئەو کەسی کە هەست و نستێکی تەواوی هەیە بینی خۆی و خوا نیەتێکی پاک کردوێتەوە بۆ ئەوەی یاخود کەسانێک هەیە کەسانێکی زۆر هەیە چەند ساڵە ناویان نووسی و لەگە ناویان دەرنەچوو بۆ فەریزەی حەج کەواتە ئەم کەسە مادام نیەتی پاکە هەتاکو ئەو کاتەی دێتەوە هەتاکو ئەو کاتەی ناوی دەرەچێ یاخود فرسەتێکی بکەی بۆ هەڵەکەوێ و ناوی ئەنووسێتەوە بۆ حەج ئەم کەسە حسابی حاجی بۆ ئەکرێەوە ئەم کەسانە ئێمە ئەتوانین لێرەوە بینی خۆمان و خوای پەروەردگار تەوبەیەکی نەسوح بکەین و ئێمە دوعا بکەین خوای پەروەردگار حەجی حاجیەکانمان قبول بکە و ئەو دوعایانەی کە حاجیەکان ئەیکەن بۆ ئێمە و بۆ غەیری بۆ خۆیان و بۆ ئێمە و بۆ غەیری ئێمە خوای پەروەردگار دوعا و نزا و پارانەوەکانیان قبول بکە و ئەوانە لە فەرمودەی پێغەمبەر هاتون صلی الله علیه وسلم پێغەمبەر فەرمیەتی ئێوە دوعا بکەن خوای پەروەردگار حەجی حاجیەکانتان قبول بکە و ئەو دوعا و نزا و پارانەوەی کە حاجیەکان ئەیکەن خوای پەروەردگار لیان قبول بکە ڕۆژوگرتنی دووشەمان و پێنجشەمان کە تقریبان سێ ڕۆژی تێکەوێت لەم هەفتەیە ئەوەی نەیتوانی ببوورە هەر دە ڕۆژەکە بگرێت ئەتوانێت ئەم ڕۆژانە بگرێت ئێمە قاعدەیەکمان هەیە ئەفەرمێ ما لا يدرك كله لا يترك جله ئەوەی کە نەتوانێ سەتاسەتی عیبادەتەکان بکە ئەگەر 150 بۆ کرا با هەر بیکە ئەگەر کەسێک ناتوانێت هەر 9 ڕۆژەکە بە ڕۆژوو بێ کە ئێمە گوتمان ئەمە لە پێغەمبەرەوە وارد نەبووە صلی الله علیه وسلم کە پێغەمبەر هەر 9 ڕۆژەکەی گرت بێ بەڵام ئەم کەسە مادام کار و کردەوەی چاکەی ڕۆژوو ئەتوانی هەمومان بیگرین بۆ لەبەر ئەوەی لە مطلقی عیبادەتەکانە بەڵام ئەگەر کەسێک نتوانێت 9 ڕۆژەکە بگرێ ئەگەر بتوانێت بەس دووشەمە و پێنجشەمان بگرێ ئینشاءڵڵا ئەم کەسە بە نیەتی خۆی 2 ئەجری بۆ نووسێ ئەجرێکیان ئەوەیە کە لەم مانگە پیرۆزەدایە بەڕاستی ئەوە ئەجرێکی تریان ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەدا ئیشارەتی بەوە کردووە هەر کەسێک ئەتوانێت با لە دووشەمە و پێنجشەمانە بە ڕۆژوو بێ بەڕاستی کەواتە ئێمە ئەتوانین ئەو کەسەی بڵین کە لە دووشەمە و پێنجشەمانە بە ڕۆژووە ئەتوانین بڵین 2 ئەجر و 2 پاداشتیە ئینشاءڵڵا بەویستی خوای پەروەردگار پێویستە موسڵمان دوای ئەم دە ڕۆژە ئەخود دوای جەژنی قوربانی پیرۆز چی عیبادەتێک ئەنجام بدا هاوشێوەیەم عیبادەتانە وڵا بەردەوام ئینسانی موسڵمان ئێمە کە خوای پەروەردگار سوبحانه وتعالى داوای تەوبەمان لێەکە یعنی یەکەمین شت ئەوەیە ئێمە کە خۆمان پاک کردەوە لەم دە ڕۆژانە یان زۆرترین عیبادەتمان کە هەوڵ بدەین خوو بەم عیبادەتانەوە بگرین یان مشتاقی عیبادەتەکان بین لە غەیری ئەم دە ڕۆژەدا بەڕاستی هەر پیانەوە پابند بین لە زۆرترین کاتی خۆمان ئەگەر ئەوەندەی بۆمان ئەگونجێ بەڕاستی عیبادەتەکان بکەین لەم دە ڕۆژەدا چەندە لەم 9 ڕۆژەدا لەم دە ڕۆژەدا چەندە عیبادەت دەکەین بەڕاستی سارد نەبینەوە لە غەیری ئەم دە ڕۆژەشدا بەڕاستی عیبادەت و تاعاتەکان بەردەوام بین هەتاکو ئەوەی کاتێکە گەڕین و بۆ خزمەت خوای پەروەردگار بەر لێ خۆشبوونی خوای پەروەردگار بکەین ئینشاءڵڵا ئەمە بەرەو کۆتایی نزیک ئەبینەوە لە بەرنامەکەمان ئەو دوعا و نزا و پاڕانەوانە چین کە ئینسانی موسڵمان لە دەرگای خوای پەروەردگار بیکات باشە وڵات تەبعاً یەکەمی شت ئینسان گەورەترین شت کە بەدەستی بێنە لە خزمەت خوای پەروەردگارە لێخۆش بووە لێخۆش بوونە ئینسان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم
ئەفەرمێ من ڕۆژانە 70 جار یاخود 100 جار داوای لێخۆشبوون ئەەکەم لە خوای پەروەردگار خوای پەروەردگار لێم خۆش بێ 100 جار ئەڵێم ئەستەغفر الله وأتوب إليه لە ڕیواتێکە ئەفەرمێ 70 جار ئەڵێم ئەستەغفر الله وأتوب إليه داوای لێخۆشبوون ئەمە گەورەترین شتە ئینسان بتوانێت لێخۆشبوونی خوای پەروەردگار بەدەست بێنێ بەوەی کە زۆرترین ڕۆژ ئەستەغفر الله بکە و یەکێکی تر لە دوعاکانمان ئەوە بێ بەڕاستی دوعا بکەین خوای پەروەردگار عیبادەتەکانمان لێ قبول دوعائش مخی عیبادەت ئەرەوەڵا یان لە ڕیوایەتێکە ئەفەرمێ مخ العیبادە لە ڕیوایەتێکە ئەفەرمێ هو العیبادە هەر دوعاکردن بۆ خۆی عیبادەتە ئەگەر دیقەتیش بگرین زۆرێک لە پێغەمبەران سەلات و سەلامی خۆیان لێبێ لە قورئانی پیرۆزە خوای پەروەردگار یعنی دوعایەکی تایبەتیان هەیە خوای پەروەردگار بۆ ئێمەی جێڕاوەتەوە لە قورئانی پیرۆزە کەواتە ئێمە بتوانین زۆرترین دوعاکردن مادام عیبادەتە چۆن تۆ دەست بەرزەکەیتەوە بۆ خوای پەروەردگار وەکو ئەو وایە نوێژ بکەی وەکو ئەو وایە قورئان بخوێنی کەواتە هەوڵ بدەین بەشێکی کاتەکانمان بە دوعا و نزا و پاڕانەوە بێ بۆ لەبەرەوەی ئێمە عیبادەتە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆرترین کاتەکانی دوعا و نزا و پاڕانەوەی کردووە ئەفەرمێ لە حەجی ماڵ ئاواییدا ئەوەندە دەستی بەرز کردەوە و داوایە کرد عەباکەی لە شانی پیرۆزی کەوتە خوارێ ئەوەندە دەستی بەرز کردەوە بۆ خزمەت خوای پەروەردگار کەواتە دوعاکردن گەورەترینی عیبادەتەکانە بەڕاستی بەڵێ کەواتە ماسا پێمان خۆشە ئەگەر بکرێت هەندێک دوعا بکەین لە ئێستایا کە ئەم کاتە پیرۆزانە بۆی بەسەرماناتێ نەپەڕێت هەم ئێمە و هەم بینەرانیش ئاشنا بکەی بە کۆمەڵک دوعا والله إن شاء الله بس من يكشد ما بو بس أويا إما أو كساني كنيتي هي قرباني فكان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فرمودەیە کە ئەفەرمێ هەر کەسێک ئەیەوێ قوربانی بکە باکوات هەتا ئەو ڕۆژێکی قوربانەکەیەکە با مو لە خۆی نەکاتەوە و نینۆکیشی نەکە ئەنجا ئەو مسلمانانی کە نیەتیان هەیە قوربانی بکەن نیەتیان هێناوە لەم ڕۆ کە قوربانی بکەن سونەت وایە و هەندێک لە زانایان ئەفەرموون پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕێگری کردووە لەوەی ئەو کەسێک کە قوربانی ئەکا بەڕاستی نابێ مو لە خۆی بکاتەوە و نابێ نینۆکەکانی بکە بە ئومێدی ئەوەی خۆی پەروەردگار یارمەتیمان بدا تاعەت و عیبادەت و خواناسیەکانمان جێبەجێ بکەین و خۆی پەروەردگار یارمەتیمان بدا لەم ڕۆژانەدا زۆرترین عبادة وطاعات بكين إن شاء الله. آمين إن شاء الله. إن شاء الله. فرمكم لك دعاء اللهم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. خواهی پروردگار بخاطر اسمی عظمت که الله اخوای جان لمان خوش به لگناه و تاوان کان من خوش به لگناه و تاوانی دایک و باوک من خوش به لگناه و تاوانی مردوکان من خوش به یا رحمان و یا رحیم یا الله. خواهی پروردگار بخاطر اسمی عظمت هر مسلمان نخوش خو شفا بو نخوشی مسلمانان بنیره هر مسلمان گیروده به هر چیش و مشاکل و خواهی پروردگار مسلمانان لنا راحتی رزگار که خواهی پروردگار بخاطر اسمی عظمت طاعت و عبادت و خواناسی کان من لقبول که خواهی پروردگار حج کان من قبول که خواهی پروردگار حج کان من قبول که و دعا و نزا و پارانه و کانیان قبول که یا رحمان و یا رحیم یا الله. خواهی پروردگار هر مسلمانک نیەتی کار و کردەوەی چاکەیە خۆی پەروەردگار یارمەتی بدە کە کار و کردەوە چاکەکان ئەنجام بدە. خۆی پەروەردگار بۆ خاتری ئیسمی عەظەمت لە قیامەتە بەر شەفاعەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. آمين آمين والحمد لله رب العالمين. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين. خۆی گەورە پاداشتی خێر بداتەوە جەنابی مامۆستا. زۆر سپاس بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرەدا هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی باس و خواس کە باسێک بوو لە خێر و بەرەکەتی ئەم نۆ ڕۆژە کە پێی دەوترێ نۆمینەی حاجیان هەروەها نۆڕۆژی مانگی الحجەی پیرۆز. تا ئەڵقەیەکی تری بەرنامەی باس و خواس بەخوای گەورەتان ئەسپێرم. سپاس بۆ مامۆستا ناسری خۆشەویست زێتمان نای خۆی گەورە پاداشتی خێر باتەوە ئینشاءالله. سپاس بۆ ئێوە کە بینەر و بیسەرمان بوون کاتێک خۆش بۆم لایەک. السلام علیکم ورحمة الله وبركاته. وعلیکم السلام. خوازای جەنابی شەبات.